ئەمە لەسەرم بابەتە میوانداری شارەزا لە تەواوکارە خۆراکیەکانمان کردووە کە ئەویش زرنگ سالارە بە شوێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بانیت باش کاک زرنگ، ڕۆژێکی باش بۆ تۆ. بانی ئێوەش باش، ڕۆژێکی باش بۆ هەموو لایەک. زۆر سپاس. پێم خۆشە باسێکی میوە و شکراوەکانمان بۆ بکەیت، پێمان بناسیێنی ئایا ئەم میوەیە چۆنە کە وشکەکرێتەوە تا چەند سوودەکانی ئەمێنێ، ئایا شەکرەکەی چڕترە بێتەوە. پێمان باشە لە کەسی وەک شارەزای وەکو تۆوە بزانین میوە و شکراوەکان چین. باش، هەمومان ئەزانین کە سەوزە و میوە پێداویستێکی سەرەکی لەشی ئینسانە، چونکە ئێمە پێداویستە سەرەکیەکانی لەشی ئینسان کە بریتین لە پڕۆتین و کاربۆهیدرات و چەوریە بە سوودەکان، ئێمە خانی ماسوولکارمانی پێ دروست دەکەین، ئێمە لەشمانی پێ گەوراکەین، ئێمە تەعمیری خانە تێکشقاوەکانی پێکەین. بەڵام ئێمە دوای ئەوەی کە پێداویستە سەرەکیەکانمان لە پڕۆتین و لە کاربۆهیدرات و لە چەوری وەرگرت، دوای ئەوەی یەنە سەر چی؟ سەر مولحەقاتەکان کە ئەوانیش مڵتی ڤایتامین و مینەڕاڵەکان ئەگرێتەوە، واتە خوێکان، ڤایتامینەکان یاوەخود کانزاکان. ئەمانە مەجموعی ئیشی بایۆکیمیستری بۆ لەشی ئینسانەکەن، هەر لە چالاکردنی سووڕی خوێن، هەر لە هەڵمژینی خۆراکی ناوری خۆڵەکان، هەر لە مەسائلی تعمیر و دروستکردنەوەی پێست، دان، پووب، نینۆ، قش ئیلاما تا کۆتایەکەی کە زۆرێک وردەکاری هەیە. ئەم سەرچاوی ڤیتامین و ئەم سەرچاوی سەوزانە ئێمە لە چی وەریەگرین؟ لە سەوزەکان و لە میوەکان. سەرچاوە با بڵێن ئاساییەکەی کە ئینسان وەریەگرێ بریتیە لە سەوزە، بریتیە لە میوە. لێرە میوە ئێمە وەکو ناحیە زانستێک ئەگە سەیری بکەین، سەرچاوی پێدانی سەرجەمی ڤایتامینەکان لەگەڵ کانزاکان هەنێ جاریش لەگەڵ خوێکانە. بەڵام ئێستا وای لێهاتووە باوای دابنین لە هەموو وەرزێکا و هەموو میوەیەکیش هەیە. ئێستا ئێمە لە وەرزی زستانە خیارمان هەیە و تەماتەمان هەیە، لە وەرزی هاوینە پرتەقاڵمان هەیە، لە وەرزی زستانە شووتیمان هەیە. زانست دوای کردووە کە ئێستا زۆربەی شتەکان بەردەست بن، بەڵام ئایا ئەو بەها خۆراکی کە ئێمە ئیشمان پێیەتی، ئەو سوودە زانستی کە ئێمە مەبەستمانە، ئایا لەو میوەیە دەستمانەکەوێت کە لە وەرزێکی ترا هەیە، یاوەخود وەکو بابەتەکەی جەنابەت کە باسی میوەی وشکراوەکەی، ئایا ئەو میوە وشکراوە، ئەو سوودە، ئەو منفعەتە، ئەو بەها خۆراکیەمان ئاەتێکم بەسمانە. لێرە شتەکە باوای دابنین ئەبێتە دوو باب. بابێکمان هەیە کە ئێمە بە دوای خواردنێکی باش و بە سوودە ئەگەڕین بۆ ئەوەی سەرچاوی ڤایتامینەکان و گانزاکانی لێ وەربگرین کە ئەویش بریتە لە میوە و سەوزەی فرێشی تازە. بەڵام لێرە جەنابەت باسی میوە و شکراوەکەی کە خەڵک زۆر ڕووی تێکا و حەزی لێتی لە ڕۆ زانستیەکەوە لە ڕووی بەهای خۆراکیەوە کە نەتریشن ڤالیۆی پێوترێ، بە عەرەبی قیمەی غیذایی پێوترێ، لە میوە و شکراوەکان و لە سەوزە و شکراوەکانە ئەوەی کە ئێمە مەبەستمانە بەدە سەداسەدی دەستمان ناکەوێ. بەڵێ شتێکی تازەیە، وەکو تام خۆشە، هەڵگرتنی ئاسانە، لە سەلاجەیەدایانی لە موجەمیدەیەدانی بەردەستە، پێویست بە پاکردن و بە شۆردنەوە بە زۆر شت ناکە، حازرە. بەڵام لە ڕووی بەهای خۆراکیەوە میوەی و شکراو بە دەربووە، تەجریدی کراوە، باڵین لی دەرهێنراوە چی؟ هەنێک لە سوودەکانی بە تایبەتی مەسەلەی ئاو، مەسەلەی ڕیشاڵ، مەسەلەی هەنێک کانزاکان تیای نەماوە. تەنها شتێکە وەکو حەز بەکاریەت ئەجینا لە ڕووی بەهای خۆراکیەوە میوەی و شکراو هەرگیز وەکو میوەی فرێش دەرناچێت. باشە، ئەگەر بڵین سوودی نەبێ زیانی نییە؟ باش، ئەگەر بینە سەر مەسەلەی سوود و زیان، ئەبێ ئێمە چینە سەر مەسەلە زانستیەکان. وەکو زیان من پێت ناڵم زیانێکی ئەو تۆی هەیە، بەڵام ئاعتیمادکردنە سەری بە کولی واتە تۆ تەنها ئیشت بەوە هەبێ وابزانی لێ میوەی و شکرا و هەموو شتەکان وەرەگری، نەخێت ئەو بیرکردنەوەیە هەڵەیە کەوابوو وەکو حەز، وەکو چەند جارێک لە هەفتەکەیە، وەکو شتێکی بەتام، وەکو شتێکی تاسووق، وەکو شتێکی دانسقا تۆ میوەی و شکرا وەرەگری، هەنێ لە میوەکان لە وڵاتی ئێمەیانە تۆ بە شکراوەی وەریەگری، ئەتوانین پێ بڵین تۆ حەزەکەی خۆتی پێ دابینەکەی. بەڵام لە ڕووی وەرگرتنی سەرچاوە خۆراکیەکانی وەکو ڤایتامینەکان، وەکو کانزاکان، وەکو خوێکان، ئەبێت تۆ ئاعتیمادی کولیت لەسەر چی بێ؟ سەوزە و میوەی فرێش. و هەروەها زۆر خواردنی میوە و شکراوەکانیش، زۆر خواردنی سەوزە و شکراوەکانیش بەڵێ هەنێ مەشاکیلی تەندروستی لەسەرە. هیچێک لەوانە کە باز دەوا کرد جەنابیشت هەر ئاماژەت پێدا بریتە لە بڕی شەکرێکی زۆر لە میوە و شکراوەکانە. ئەم شەکرە زۆرەش کە شەکرەکانیش تەمەنەچنە سەر بابی فرەکتۆز و لاکتۆز و ماڵتۆز و ڕایبۆز، ئەوە جۆری شەکرەکانە کە هەنێک لە سەرچاوەکان دەڵێن شەکری میوە بەڕووتی بە سافی شەکری میوە وەربگیرێ لۆ دەخاتە سەر ئەنزایمەکانی جگەر، هەروەها هەنێک مەشاکیل بۆ ئەنزایمەکانی جگەر دروست دەکات. لەبەرەوە هەر احتیمال لەسەر میوەی فرێش بێ باشترە. بەڵام وەکو کەمیەک
وەکۆی کە وەکو حەزێک تۆ با لەم بابەتانە وەربگری ئەتوانین بڵێن ئەوە تا حەدێک کێشە دروست ناکە. باشە بەڕێز ئایا لە ناو کللتوری ژیانکردنی ئێمەیە بەگشتی کۆمەڵگەی کوردیە خواردن بۆ خۆشیەکەی خوریان بۆ تەندروستیەکەی واتە ئێمە حەزمان بە خواردنەیە پێویستمان بە خواردنە؟ قسەکەی جەنابەت زۆر تەواوە زۆر لە شوێنی خۆیەتی من وەکو ئیشەکەی خۆم 25 ساڵام قسەی بۆ خەڵکەکەم گەورەترین کێشەی میلەتی کوردی ئێمە لەوە ئێمە زیاتر بۆ تام نانەخۆین ئەگەڕێین بە دوای مەطعمێکی خۆشە ئەگەڕێین بە دوای کەسێکە کە دەستاوی خۆش بێ ئەڵین فڵان کەس چێشتێکی زۆر خۆش لێنێ فڵانە مەطعم خواردێکی زۆر خۆشی هەیە بەڵێ ئینسان خوای گەورە کە دروستی کردووە سربەستە لەوەی کە بۆ تام بگەڕێ و بە تامیش نانخوا تۆ خواردنی سوێرت هەیە ترشت هەیە شیرینت هەیە سوورە و کراوت هەیە برژاوت هەیە کوڵاوت هەیە هەتا کۆتایی بەڵام بیرمان نەچێ لاشەی تۆ ڕنگدانەوەی ئەو خۆراکەیە کە تێیەکەی ڕنگدانەوەی ئەو خواردنەیە کە تۆ ئەی خۆی واتە هەر خواردنێکی بێسوود و خواردنێکی بە زیان بخۆی لاشت کاریگەری لەسەر دروست دەبێت کەوابوو ڕنگدانەوەی لاشەی تۆ هی خواردنەکەی کە ئەی خۆی ئێمە بەداخەوە زۆرترین ئیشمان لەسەر خواردنی چەور و سوێر و شیرینە فڵانە مەطعم خواردنێکی زۆر چەور و خۆشیە بوو فڵانە کەس خواردنێکی لێنا زۆر بە تام و ئەوە بوو سووری کردبەوە ئەمانە لە ڕووی زانستی خۆراکناسی کە نوتریشنی پێوترێ جێی ناوێتەوە بەڵکو مرۆڤ چەندێک بۆ تام هەوڵەیە بەقەدەر ئەوەش زیاتر ئەبێ ئاگای لە بەهای خۆراکی خواردنەکەی بێ من یەک نمونی بچکۆلە با بۆ بینەرانیش هەر ڕوون بێت لە وڵاتی ئێمەیە گەورەترین کێشەمان ئەوەیە کە ئێمە خواردن بە سەقەت لێنی بۆ نمونە من باسی سپێناخت بووەکەم هەموو ئەم میلەتی ئێمە ئەزانێت کە لە ئەفلان کارتۆ ناوەختی خۆی پاپای سپێناخەکەی خوارد عەزەڵاتەکانی گەورە بوو قۆتی پێیا کرد ئەی بۆ خەڵک لە ئێمە کە سپێناخەخوا ئەو قۆتە پێیاناکە لەبەرەوەی کە خەڵکی دەروی ئەم وڵاتە ئێمە سپێناخ بە سەوزی بە کاڵی بە شۆراوی ئەجنێ و ئەیخوا لە وڵاتی ئێمە سپێناخ ئەشۆرێتەوە زەر دەکرێ ئەکوڵێندرێ باوانی مەبەستن لە زەرکردنەکە کوڵانێکی زۆرە دوایی ئەپاڵێورێ اینجا ڕۆن و دۆشاویشی بۆ سوورەکرێتەوە جارێک کە لەگەڵ ئەوشا سوورەکرێتەوە اینج ئەکوڵێندرێ کەوابوو تۆ تەڵپەیەکی تام خۆشە خۆی بەڵام لە ڕووی بەهای خۆراکی و هیچ سوودێکی نەماوە اینجا ئەم نمونەیە تەعمیم کە بۆ خۆراکەکانی تریش مریشک لای ئێمە زۆرە کوڵێ اینجا دوایش لە تاوی ڕۆنا سووریەکەنەوە بیرمان نەچێ کوڵانی زۆری ماوەدی پڕۆتینەکان بۆ چیەکاتەوە زنجیری ئەماینۆسیدەکانی ئیسفادەی لێ ناکەی لەم سەرەوە سووریەکاتەوانێ مەجموعەیەکی زۆر لە ڤایتامینەکان کە ئۆیڵی سۆڵە بڵیان پێوترێت لە چەوریە ئەتوێنەوانێ لەوە شاتووە ڤایتامینەکانت دەست دەرەچێ ئەی کابوو تۆ چیت خوارد تۆ شتێکت خوارد تامی خۆشە بەڵام لە ڕووی بەهای خۆراکی و بەهای خۆراکی نییە جا خۆزگە میلەتی ئێمە عنی حسابی ئەوی کردایە کە سەردانی وڵاتەکانی وەکو ئێران و تورکیا ئەوروپاکەی سیرێکی هەنێ خواردنیان هەیە هەر زۆر بە کەمی ئاگری بەرکەوتووە یان هەر شبه کاڵە ئێمە ناڵین بە کاڵی خۆراک بخورێ بەڵام با بە شێوازێک بخورێ کە سوود و بەها خۆراکەکەی لێ وەربگرین جا زۆربەی کات بەڕێز ڕەنکێشیان ئەوەیە کە ئەڕوا بۆ سەفەرێک ئەگەر لە تورکیا و ئێران بێ بە تایبەتی کێتەوە کێشەی هەرە گەورەی خواردنەکە بووە هەتایەتەوە لە خواردنەکان زۆر ناخۆش بووی تر دوایەوە بێ هەفتەیەک تعویزی بۆ بکاتەوە لە بەرەوەی بێتام بوو بێخوێ بووە بێڕۆن بووە و لەو خواردنە خۆشانە نەبووە کە ئێمە پێشتر بەکارمان هێناوە زۆر جار ئەو خواردنانی کە وشکەکرێتەوە بۆ نمونە توی وشک زۆر جار بەکارە هێنرە ئەوترێ باشە تا چەند زیانی هەیە بۆ نەخۆشیەکان یاخود بۆ کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە نمونە شەکرە بەڵێ قسەکەی جەنابەت تەواوە ئێمە بڕگەی یەکەمی قسەکەی جەنابەت لەسەر ئەوەیە کە ئەچێتە دەرەوەی ئەم وڵاتە خواردنی چەوری دەست ناکەوێت چونکە ستایلی خەڵکی دەرەوەی ئەم وڵاتە وەکو ئێمە نییە گەورەترین کێشەی ئەوەیە ئەڵێ مامۆستا من هەفتەیە لە ئێران و 5 کیلۆ وەزنم دابەزیوە ئەڵێ بە دوای مەطعمێک ئاگەڕام خواردنێکی خۆش بخۆم المهم ئەوە خەڵکە بێت لەوە تێبگات کە لە دەرەوەی ئەم وڵاتی ئێمە خەڵک تەندروستتر نانەخوا خۆزگە ئەو ڕۆشنبیریە خۆراکێش لای ئێمە باوای دابنین لەناو خەڵکا بڵاوەوە بڕگەی دووەمی قسەکەی جەنابیشت مەسەلەی توی و شکرا و هەنجیری و شکرا و ئەم بابەتانەمان هەیە بیرمان نەچێ باو باپیرانی ئێمە 100 ساڵ 200 ساڵ 500 ساڵ پێش ئێستا سەلاجە نەبووە مجەمیدە نەبووە کارەبا نەبووە زۆرێک لەو بابەتانە نەبووە ئەی چۆن بتوانێت سوود لە خۆراکەکان وەربگرێ هەستاوە هەنێکیانی وشک کردوێتەوە لە بامێ لە باینجان لە تەماتەی کردو بە دۆشا و لە توی وشک لە زۆر شتەکان ئەگەر بینەوە بۆ سەر خواردنە کوردەواریەکان سریام کە شتەکانیان بە وشکی هەڵگرتووە ئەم وشکردنەوەیە تەمەنی ئەم خۆراکە درێژ ئەکاتەوە بەڵێ لە بەهای خۆراکەکەی کەمەکاتەوە بەڵام لە تەمەنی مادەکە درێژ ئەکاتەوە بۆ نمونە ئەو توی کە جەنابەت باسیەکەی بەتەڕی و بە تازایی کە پێگا زۆر خۆشە بە
بەس تۆ ئەو کاتە بێنەرە بەر چاوی خۆت هیچ بابەتێکی بەفرگر و سەلاجە نەبووە. ئایا ئەم تووە تا چەندێ هەڵبگرێ ناچار هەستاوە وشکی کردوێتەوە لە کاتێکی تری ساڵەکەی بەکاری هێناوە، بەڵام بیرمان نەچێ خەڵکی ئەو سەردەمە بە تەنها چەند بابەتێکی بەم شێوازە هەڵگرتووە، بەڵام خواردنەکانی تری وەکو گۆشتەکان، وەکو هێلکە، وەکو گوێز، وەکو بابەتەکانی تر بە فرێشی خواردوێتی. لەبەرەوە چەند بابەتێک کە بەدەستی نەگەیشتوە و نەیتوانی وەسەی تەرەفکا بەسەریا سەلاجە و بەفرگرمان نەبووە وشکی کردوێتەوانێ بەکارهێنانەکەشی بۆ خەڵکی ئەو سەردەمە ئاسانتر بووە و لەگەڵ ئەوەشا خەڵکی سەردەمانی پێشوو سیارە نەبووە، مەکائین نەبووە، جوڵەیان زۆر بووە. بیرت نەچێ بەڕێزیانی ئێمە ئەگەر هەرچەنێکیش ئەگەر توی وشکە کشمان خواردایە، ئەگەر خورماش بخۆیت، هەرچی بخۆیت، ئەگەر ئێمە ئەو سەرچاوە خۆراکیە وەکو وزە بەکار بێنینەوە کێشەی تەندروستیمان بۆ دروست ناکە. بەس ئێستا کابرا لە ماڵەوە دانیشتووە بەرامبەر بە تەلەڤیزۆنێک پاڵی یاوەتەوە هیچ وزە سەرفکردنیەکی نییە، قاپێکی ئەمەنە میوەی وشکراوی هێناوە لە بەردەسیاتی ئەیخوا. باشە تۆ حسابی ئەوە کە ئەم هەموو کار بۆ کالۆری وەرەگری بۆ کۆچێ دوای ئەوەی کە جگەر تەحویلی کردەوە بۆ چەوری ئەنێردرێ بۆ خەزنکردن، اینجا هەنێ مەشاکیلی تەندروستی لێکەوێتەوە. ڕەوابوو ئەگەر جوڵەشی لەسەر بێ باشترە. باشە ئەگەر زۆر بە کورتی کاک زرنگ وەڵامی ئەم پرسیارانم بیتەوە بۆ ئەوەی کەسێک ژەمێکی سووک بخوا لە بینەکانە لە بینی ژەمەکانە بۆ نمونە سەعاتدا یاخود سەعات 4 یاخود شەوان چی بخوات کە بەهای خۆراکی هەبێت و هەم تێری بکات و هەم بۆ تەندروستیشی باش بێت؟ باش تەڵەن پرسیارەکەی تۆ جەنابەت گشتگیرە شمولیە. خەڵکمان هەیە ئێوە کێش دابەزێنێ، خەڵکمانەیە کێش سەرخا، خەڵکمانەیە تەمەنی زۆرە، خەڵکمانێت تەمەنی کەمە، هەیە ئافرەتە، هەیە پیاوە. گۆڕانکاریەکان دروستە بێ، بەڵام بە شێوازێکی گشتی وەکو شمولیە قسە بکەین لە نێوانی ژەمەکانە عادەتەن چەرەسات بخورێ باشە، لەگەڵ چەرەساتیش ئەگەر کەمێک لە میوە و شکراوەکانی تیابێ ئاساییە. بەس ئێمە زیاتر ئەو بابەتانی کە کاربیان زۆرە کە کالۆریان زۆرە وەکو توی وشک، وەکو هەنجیری وشک، وەکو خورمای وشک ئەکرێ لەگەڵ چەرەساتا تێکەڵاو بکرێ لە بەیانیان سەعات دەکە بە لای خۆمان پێڵین چێشتەنگاو زیاتر لەو کاتەیە وەربگیرێ. هەروەها لە عەسرانیشە ئەکرێ میوە فرێشەکان وەربگیرێ، بەڵام بەچی بە ئینگلیزی ڤارێتی پێوترێواتە بە تەنەوع، نەک بە تەنیا یەک میوە زۆری لێ بخۆی. ئەکرێ خەیارێک و ئەکرێ قاشێ با بڵین لە تێسێ و پرتەخاڵە گیا لالەنگێ بخۆی. شەوانیش بیرمان نەچێت کە ئەمە گشتگیرە بۆ هەموویەتی بەبێ مناقەشە حەدە ئیمکان ماوەدی پڕۆتینەکان وەربگیرێ، کاربۆهیدراتەکان لە شەوا وەرنەگیرێ وەکو میوە و شکراوەکان وەکو بابەتی شیرینیەکان، بەڵکو ماسی، پەنیر، ماستی خۆمان با بڵین کوردەواری، سنگی مریشک، گۆشتەکان، مەوادی پڕۆتینیەکان شەوان پێش خەوتن بە سەعاتێ دوانیش وەربگیرێ، ڕێژەی ئەنسۆلین بەرز ناکاتەوە، کاربۆهیدرات بە شەو وەرنەگیرێ باشترە. بەڵێ بەڕێز زرنگ سالار شارەزا لە تەواوکەرە خۆراکیەکان لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سپاس بۆ ڕێنماییە دروستەکانت، سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوە، سەلامەت ان شاء الله.